دوایە تا چەندێک نرخەکان گۆڕانکاریان بەسەردادێت نرخەکان بەرەو بەرزبوونەوە دەچێت. زۆر سپاسەنەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان ئەوەی کە فەرمون زۆر ڕاستە بەداخەوە پێش هەموو جەژنێک نرخ زیادەکە لەبەرەوەی فرۆشیار سوور ئەزانێت کە مشتری ڕووەکە لە بازارەکان و شت ئەکڕێ شیرینی ئەکڕێ گۆشت ئەکڕێ ئیتر برنج و بابەتەکانی تر بابەتینی ڕۆژانە ئەکڕن بۆیە ئەزانن بە تەکید وەکو چۆن سەرەتای مانگی ڕەمەزان پێش ئەوەی کە مانگی ڕەمەزانی پیرۆز بێت پێش هەفتەیەک نرخ زیادەکە بە هەمان شێواز پێش جەژنی شوایە بەڵام لێرە نرخەکان ئەو بابەتانی کە زیاتر شیرینی وینەکان زیاتر لە کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەوانە ئەگرێتەوە جگە لە خواردەمەنی ئاسایی تریش ئەمە گەڕێتەوە بۆ ئەوەی کە فرۆشیار یاخود لە زانستی ئابووری پێوترێ و کەسێک کە شت ئەخاتە ڕوو دڵنیایە کە خواست هەیە ئەو کەسانەی کە بە نمونە با بڵین کڕیارن چن بۆ بازارەکان پارەیان پارەیان کۆ کردوێتەوە لە بنمونە لەوانەیە پێش 2 مانگ 3 مانگ بڕێکی پارەیان دانا بۆ کڕین بۆ ئەم بابەتە بۆ سەرەتای مانگی ڕەمەزان پیرۆز و ڕۆژانەوە کۆتاییەکەشی بۆیە فرۆشیار ئەو کەسی کە شت ئەخاتە ڕوو لە دوکانداران و شوێنان ئەزانن خواستێکی کارە تەڵەبی فعال هەیە لە بازارەکان دێن تەبەن ئەو کارەیە بە چییە بەهۆی پارێکە هەیە ڕاست ئیمە باسی ئەوە بکەن موچە دواکەوێ موچە لە کاتی خۆی نادرێت کاتێکی جێگیر نییە بۆی کە موچەکە بدرێت بۆی ململانەی سیاسی و کاگێڕی و هوەری ئەو بابەتەنەی کە باس ئەکرێت لە با بڵێن لە مناقەشات و لە یەک تێگەشتن لە یەک تێنەگەشتن لە بینی حکوومەتی هەرێم حکوومەتی اتحادی کۆتایی مانگەکە فرۆشیار ئەزانێ خواست و پێش کۆتاییەکەش بەنمونە پێش جەژنەکە خواست هەیە خەڵک دێت شت ئەکڕێ بۆیە نرخەکە زیادەکە کە کاتێکە ئەچی لێ ئەپرسی بۆ زیادەکە ئەڵێ لەبەرەوەی مە هاوردە کراوە و گران لەسرم کەوتوەی باشە هەمووان ئەزانن نەک زۆرینە هەمووان ئەزانن کە ئەو بابەتانە پێشتر کردراون لە دوکانەکان هەیە خود لە ئەمبارەکان و مەخزانەکان هەیە معنەیە ئەوەیە پێشتر کردراوە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی ئەو فرۆشیارە ئەو دوکاندارە ئەوێ پارێکی زیاتری دەست بکەوێ کاتە دکتۆر پێتان وایە تەنها هۆکارەکەی قۆڕکاری بازارە لایەن بەشێک لە فرۆشیارانەوە لەبەرەوەی خوازە سەر کەلوپەل و شتومەکێک زیاد دەبێت بەتایبەتی خواردن و خواردەمەنیەکانەوە هەم لە ڕەمەزان هەم لە نزیک بۆنە و جەژن و یادەکان و لە هەمان کاتدا لێرەدا ئەوەی پرسیارە بۆچی حکومەت ناتوانێت کۆنتترۆلی بکات چاودێری بکات یعنی دەبێت حکومەت چی بکات خۆی ئەوەی کە ئەگوزارەیە ئمە باس لە با بڵێن ڕشنووسی دەستوری خۆمان باس لە بازاری ئازادەکە باس لە بوونی ڕکابی منافسێکی تەواو هەبێ لە بازارەکاندا بەڵام ئەوەی کە بەڕێستان ئاماژەتم پێدا لەو قۆڕەخکاریە ئەوە هۆکارێکی زۆر گرنگە بۆی نرخ زیاد بکە بەگشتی نەک ڕبتی هەبێت و پەیوەندی هەبێ بە بۆنەکان بنمونە مانگی ڕەمەزانی پیرۆزە یاخود جەژنی ڕەمەزانە یاخود جەژنی گەورەیە هیچ علاقەی نیە قۆڕەخکاری معنەیەوەیە کە من بابەتەکە بەدەست خۆمە لە دەرەوە ئیهێنم بە تایبەت ئەوەی کە پەیوەندیدار بێ بە هاوردەکردنی شتومەک و بە ئارزووی خۆم نرخ زیادەکەم طبعا بە ئەرجی خۆمە بەسەوەیە کە لەبەرەوەی بابەتەکە لای خۆمە لای خۆڕەخکارە ئیتر ئەبینم بازارەکان چۆنن ئەتوانم نرخ زیاد بکەم ئەو هۆکارێکی سەرەکیە بەڵام لە بابەتێکی تر بابەتی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز یاخود جەژندا یاخود بۆنێکی تایبەت بێ بنمونە بە کوردستانی خۆمان یاخود بە عێراقیان وڵاتە موسڵمانەکان یاخود هەر نەتەوەیکی تر ئەوە ئەگەڕێتەوە بۆەوەی کە خواست لەو کاتە چەند زیادەکەن یعنی ئێمە بینیمان بنمونە لە 2020 بینیمان ئینشاڵڵا دووبارە نەبێتەوە کاتی کۆرۆناکە کە این بۆ خەڵک هجومیە کردە سەر بابەتی دەرمان و دەمامک و ئەو شتانە ئیتر فرۆشیار کە بینی خەڵک داوای ئەو بابەتانە ئاکا شتەکانیان هاوردە ئەکرد جگە لە خۆڕەخکاریەکە بە نمونە نرخەکان زیادی کرد لەبەر ئەوەی فرۆشار ئەیزانی خواست هەیە و جگە لە ئەوەش بە نمونە لە ناو کوردستانی خۆمان لە عێراقیش کارگە دروست بوو بۆ دروستکردنی دەمامک و بابەتەکانی تر کە پەیوەندیدارن بە پاراستنی ژیانی ئینسان تەندروستی ئینسان مەبەستم چێ مەبەستم ئەوەیە لەو کەش و هەوایە لەو ژینگەیە ئەو بابەتانە کە دروست دەبێت بەهۆی زیادبوونی خواست بەهۆی زیاد ئەوش ئەوێتەوەی کە نرخ دوا بەدوایەوە نرخ زیاد بکە و ئەبینی اینجا بەرمهێن پەیدا ئەبێ بەرمهێنان لەو بوارە زیادەکە خواردەمەنیەکان زیادەکەن بەرمهێنانی خواردەمەنی لە ناوخۆ زیادەکەن کە ئەوەش
شتێکی زۆر نیشانێکی زۆر باشە کە ئابوووریەکە پێشەکەوێ بەڵام نەک لەسەر حسابی هەژار و فەقیر. باشە لە قسەکانی سەرەتادا دکتۆر باس لە بازاری ئازاد کرد، یعنی بازاری ئازاد بۆ ئەوە نییە کە لێرەدا هاوڵاتیان کڕیاران ئیسفادە بکەن و بۆ کۆمەڵی کلوپەل و شتومەکەی بە نرخێکی هێرزانتر دەستیان بکە، بەڵام لە هەرمی کوردستان ئەمە پێچەوانە بۆتەوە بۆم لە بازرگانان و سەرمایه‌داران یاخود ئەوانی کە فرۆشیارن ئیسفادەکەن و نرخی کاڵەشتومەکەکان یاری پێکەن. خۆی ئەو سوودە یاخود ئەو ئیسیفادەیە تا ڕادەیەک ئەکرێت لە چەند ئاستێک ئێمەشی بکەینەوە. طبعا ڕکابەری منافەسەکردن ئەبێ لە بەرژەوەندی کڕیار بێ بە تەکید لەبەر ئەوەی کەچین بۆ بازارەکان ئەبینین لە بریەوەی کە یەک دوکان هەبێ 100 دوکان هەیە واتە ئەو کواڵەتیە ئەو جۆرێک کە بەدڵمانە لای دوکاندارێکەوە بە نرخی کە گونجابێ بۆ توانە ئیمکانیەتی کڕینمان. ئەوە حاڵەتێکە بەڵام ئەو استیفادێکە ئێوەی بەڕێز ئاماژەتان پێدا استیفادەکە ئەگەڕێتەوە بۆی کە دوکاندار نرخەکە زیادەکە لەبەر ئەوەی ئەزانە خواستەیە ئەوەی کە ئاماژەم پێکە لە خزمەتی جناتان یاخود هۆکارێکی ترەیە کە قۆڕەخی کردووە بازارەکەی قۆڕەخ کردووە و بە ئارجی خۆی نرخەکە زیادەکە. ئەمانە استیفادەکە لەو ئاستان یعنی هەندێک جارێ بینی دوکانداریش ناچارە نرخ زیادەکە لەبەرەوەی لە ئەستەوە لە سەرچاوەکە لە مەزدەرەوە کە بۆی هاتووە لە هاوردەکردنی شتومەک نرخەکە زیادەکە. معنای ئەوەیە لێرە هەندێک جار ئێمە وا لە تلویزیۆن و میدیاکان هەندێک جار وا باس ئەکرێت کە فرۆشیار خوانەخواسە وجدانی نییە و نرخ زیادەکە کە ئەوەش هەیە مرج نییە وابێ لەوانەیە لە ئەستەوە لە سەرچاوی سەرەکیەوە نرخەکە زیاد کرابێ واتە کولفەی کڕین یاخود تێچووی کڕینی ئەو شتومەکەی کە لە دوکانەکەیە لە ئەستەوە زیادی کردووە. بەڵام ئەوەی کە عەرزی جەنابتانم کرد کە ئەپرسی لە دوکاندارەکە پێشتر ینی ئەمانەت نەکڕیەوە خۆتت حازر نەکردەوە بۆ جەژنی ڕەمەزان بنمونە بەڵێ کردوێتی معقول نییە بچێ پێش جەژنی ڕەمەزان لە وڵاتانی دەوروبەرەوە پێش 2 ڕۆژ شت هاوردە بکات لەبەرەوەی هاوردەکردنی شتومەک لەوانەیە هەفتەیەک 10 ڕۆژی پێ بچێت واتە لێرە معنای ئەوەیە کە لە ئەسڵەوە کڕینی بابەتەکە تا ڕادەیەکی زۆر سعرەکەی گونجاوتر بووە پێش ئەوەی بخرێتە بازارەکان و نرخەکە زیاد بکە. فرۆشیان هەیە ئێستا گوێ لە قسەکانمانە بێ ئاڵێ نەوەڵا ئەسڵان لە ئەسڵەوە لە سەرچاوەکە شتەکانم کڕیوە لەبەرەوە ئەزان ئەم بابەتە بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆزار لە ئەسڵەوە گران کراوە ئەوەش هەیە. ئەمە شێکەکە لە هۆکارەکاندا بەڵە بەتەکید کە لە وڵاتی ئێران تورکیا وڵاتانی ترکە ئێمە شت هاوردەکەین کە بەداخەوە زۆرینێ بابەتەکانمان سەوی 170 لە بابەتەکان خواردەمەنیەکان لە دەرەوە هاوردە ئەکرێت نرخەکان زیادەکەن. ئەگەر دکتۆر ینی بەشێک باز لەوە دەکەن ئەم گۆڕانکاری خێرایی نرخە بەرز و نزمەی کە بەتایبەتی بەرز دەبێتەوە بۆ ئەوە ئیگەڕێنەوە کە ئێمە زیاتر بۆ نە بەکارهێنەری بابەتەکانمان هاوردێ بەهەمەکانمان ناجێگیرە. باش دێمە سەر بابەتی ئابوووریەکەی هەرێمی کوردستان بەرەمهێن بووایە بنمونە پێویستیمان نابوو بۆی کە ئێمە بچین شیرەمەنی لە ئێران ئێمە بەرهەمی ناوخۆمان هەبووایە بەو شێوەیە دەبوو نرخەکان بەم شێوەیە گۆڕانکاری بەسەردابێ نرخەکان جێگیر ئەبوون بۆ لەبەرەوەی تۆ بەڕێزت لە ئەساسەوە شتەکان لە ناو وڵاتەکە بەرەمهێنرێن پێویستی زۆر کەمترە بێ بە هاوردەکردنی شتومەک وەک بەتایبەت کەرەستەی خاو لەبەرەوەی بەرەمهێنەکە لە ناو خۆ بێ کەرەستەی خاو لە ناو خۆ بێ گران نابێ لەبەرەوەی تۆ بەڕێزت تەعامل نەکەی بە دۆلار کە جەنابەت دۆخەکەی ئەزانی چۆنی ئێستا زیادەکات و کەمەکات و هەندێک کەس دێمە سەر ئەم بابەتی دۆلار بەڵێ مەبەستم لێرە کە بەرهەمەکە ناوخۆیی بوو کەرەستەی خاو ناوخۆیی بوو ئیتر پرۆسی بەرهەمهێنانەکە کە لە ناوخۆ ئەنجام ئەدرێت شتەکان ئەخرێتە ڕوو بە نرخ لە تێچووی بەرهەمهێنانەکەی خۆمانە و لە قازانجێکی معقول و مەقبولیشی خۆمان ئەبێ فرۆشیارە بێ و ئەخرێتە بازارەکان بە هیچ شێوەیەکی ئیتر ڕبتی نییە بە نرخی دۆلار بە چەند کردراوە نرخی دۆلار ئێستا لە بازارەکان چەنە من وەکو بازرگان یاخۆکوون ئەچم پارە لە سەکۆی ئەلکترۆنی بانقی ناوەندی کە ئێستا باس ئەکرێت ئەوەش نەماوە دۆلارەکە بکڕم ڕێگەم پێدرێت یاخود ڕێگەم پێ نادرێت کە ئەوەش بابەتێک بوو بابەتێکین بوو چەند کەسێک کۆنتترۆل دۆخەکەیان کرد من بازرگانێکی برادری خۆم هەیە بنمونە باستەوە ئەکا وتی هەموو دۆکیۆمەتە ڕسمیەکانی خۆمم پێشکەش کردبوو بۆ هاوردەکردنی کۆمەڵێک شت ئامێر و بابەتەکان بەڕسمی وتی پێش سێمان وتی دوای سێمانگەکە سێرەکەم خواستەکەم تەڵەبەکەم ڕەفز کرا و ڕەت کراوەتەوە بۆ وتی هیچ نەمزانی هۆکارەکە چییە. باشویستم لە کۆتایی دەبێمە سەرپرسی دۆلار بەڵام هەر لە قسەکان تەمادەم باسی لە دۆلار کرد بە تایبەتی لە چەند مانگی ڕابردوو دۆلار دابەزینێکی بەرچاوی بەخۆی و بینیوە کە دۆلار دابەزێت ئەی نابێت نرخی کاڵە و شتومەکەکان ئەوانش بە هەمان شێوە دابەزین بخۆیان بێ وابێ بەس وەکو عەرزی جەنابتانم کرد
جگە لە ئەوە چیمان هەیە ئێمە جگە لە ئەوە خواستمان هەیە یعنی نرخی دۆلار کە دابەزی نابێ ئەو بابەتەنێک کە هاوردە ئەکرێن بە دۆلار هاوردە ئەکرێن نرخەکانیان دابەزێ نرخی هاوردەکردنەکە کولفەکەی تێچۆکەی لەسەر کڕیار کە با بڵین دوایی ئەبێتە فرۆشیار کە شتەکان هاوردەکە ئەبێ نرخەکەی هەرزانتر بێ بەڵام ئەو لەبەر ئەوەی ئەزانەوە مانگی ڕەمەزانی پیرۆزاتە نزیکەوە جژنی ڕەمەزان نزیکەوە نرخ زیادەکە لە بەرەوەی سوور ئەزانێ خواست هەیە باشە ینی پرسیارەکە لێرە بۆچی بۆ منە کاڵە شتومەکەکان بە خێرای نرخەکان بەرز دەبێتەوە بەڵام ئەگەر بێت و کاڵە شتومەکەکان هەرزان بکرێت زۆر بە قورسی ینی دەکرێت چەند مانگێکی بوێت ئەو کاتە نرخەکەی بۆچی ئەمە هۆکارەکە ئەمە طبعا ئەمە خاڵێکی زۆر گرنگ هەیە ینی بمانەوێ نەمانەوێ شاری سلێمانی و هەرێمی کوردستان هەرێمێکی هینن کردی یاخود بواری ببوورە بواری گەشت و گوزار زاڵە بەسەریەوە واتە خەڵک ڕووەکەن هەرێمی کوردستان واتە هێزێکی کڕین لە دەرەوەی توانایەکی کڕین ببوورە لە دەرەوەی هەرێم ڕووەکەتە هەرێم شت ئەکڕێ بۆیە فرۆشیارەکە کەشتەکە ئەفرۆشەیە نبینێکە بەڕێزت گەشتیاری یان گەشتیار نیت هاوڵاتی کوردستانیانە موچەت وەرگتویان موچەت وەرنەگرتووە ئەزانێ بنمونە کیلۆی گۆشت بنمونە 16 بۆتە 20 بە 20 فرۆشێ ئیتر ئاگەی لەوە نییە یاخود گوێنادت بەوەی کە کڕیاری خۆمان کوردستانیە موچێ وەرنەگرتووە ناتوانێت بە 20ەکە بیکڕێ لەوانەیە بتوانێت بە 12 و 13 بکڕێت ئەو بە 20ەکە کڕیاری هەیە بۆیە بە ئەوەندە ئەیفرۆشێ ئەوە حاڵەتێکی زۆر گرنگە ئەوەی کە پەیوەندیدارە بە ئەوەی کە ئێوەی بەڕێت باستان کرد نرخی دۆلارە بێ کە دابەزی بنمونە شتومەک ئەبێ نرخەکانی دابەزی ئەوەش حاڵەتێکی ترە وەکو ئەرزی جەنابتان کرد خواستەکە هەیە و ڕوو لە زیادبوونەکە کاتێکە بۆنەیەک یاخود جژنی ڕەمەزانی پیرۆز نزیکە بێتەوە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە دۆلار کە ئێستا دابەزیوە باش لەوە ئەکرێت کە حکوومەتی ئەمریکی وەزارەتی خەزانەتی ئەمریکی ئەبینە بانقی ناوەندی عێراقی پابندە بە ئەو ڕێنمایی ئەو فەرمانەی کە با بڵێن فەرمان پێەکرێن نەک ڕێنمایی خۆی ناوی ڕێنمایە بەڵام خۆی حقیقەتەن فەرمانی پێەکرێت ئیجراعەتی پابندکردنی خەڵک بەوەی کە چۆن بنمونە دۆلارەکە و بۆی حواڵە ئەکرێت ئەو کەسانی کە بنمونە بازرگانەکانن چۆن تەعاملەکەن لەگەڵ ئەو بانقانێک کە پیانوتر بوون بنوکی مراسلە ئەمانە هەمویان وا دەرئەکەوێت کە ئێستا ڕێک خراوە بۆیە ئاسانتر پارە دەستی بازرگان ئەکەوێت یعنی نەک بوون بە نەقدی بە ئەلکترۆنیکە واتە ئەگەر ببووری جەنابەت ئیجراعاتی هاوردەکردنی ئێستا خێراترە لە جاران. دکتۆر لێرەدا پێویستە حکوومەت چی بکات؟ چۆن نرخەکان کۆنتترۆل بکات بازار کۆنتترۆل بکات پێویستە پلانەکان چی بن چۆن ئەم ڕێخستنەوەی بکات چکە لە دوجاردا هەم هاوڵاتیان زەرمەندی بەتەکیید ئەوەی کە وەکولاینی نەزەری ئەبێ بوترێت کە حکوومەت منمونە لژنی تایبەتی بە کۆنتترۆلکردن و چاودێریکردنی نرخەکان ئەچن سەردانی بازارەکانەکەن بەڵام بمانەوێ نەمانەوێ ئەوەی کە ڕاستیەکە کە هەیە و ئەشبێ لە ڕۆژانی جژن ئینشاءڵڵەکە بۆ جژنەکەی نەک بۆ ئەوەی کە ئەوەی ئەبێت نرخی شتومەک زیادەکە لە بەرەوەی فرۆشارۆکو ئەرزی جەنابتانم کرد ئەزانێت کە کڕیار هەیە کڕیار وەدێت شت ئەکڕێ کۆنتترۆلکردنی بابەتەکە لە ڕێگەی چیەوێت دەستێوەردان تەدەخڵکردنی ئەو لیژنە تایبەتانە بە چاودێریکردنی نرخ بەڵام ئەمە ناگونجێ لەگەڵ ڕەشنووسی دەستورەکەمان کە ئەڵێ بازارەکە بازاری ئازاد بێ لە هەمان کات ئەوەی کە ئەرزی جەنابتانم کرد بازاری ئازاد معناوێت کە نرخ لە ئاستێکی گونجاوێ بەداخە ئەوەش لە بازارەکانی هەرێمی کوردستان. زۆر سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری سپاس بۆ جەنابەت. دیارە بەربەیانی ئەمڕۆ لە سلێمانی هونەرمەند کاوە جوتیار دوای ماوەیەک لە منملانەی لەگەڵ نەخۆشیدا گیانی لەدەستدا هاوکارم ڕزگار جەبار لەبارەی کۆچی دوای ئەو هونەرمەندەوە زانیاری زیاتری لێ. سڵاوتان لێ بێم کاتان باش هەڵبەت بەرەبەیانی ئەمڕۆ هونەرمەندی دیاری شاری سلێمانی و کوردستان هونەرمەندی بواری شانە و دراما کاوە ئیبراهیم کە ناسرااو بوو بە کاوە جوتیار بەهۆی نەخۆشیەوە لە سلێمانی کۆچی دوایی کرد کەمە پێشەستا لە گۆڕستانی سەیوان بە خاک سپێراوە براروایە ئەمڕۆ پرسەکە لە شاری سلێمانی بەڕێوە بچێ. عوسمان معروف هاوڕێی کۆچکردو میوانمە زانەرەکان لە خۆی وەرەگرن کا عوسمان سپاس بۆم دەرفەتە سەرەتا بۆ خۆتان خۆش بن. پرسەی کۆچکردو لە کێوە بەڕێوازیەوە یادەوەری ئێوە لەگەڵ هونەرمەندی
بەداخ و پەژارێکی زۆرەوە هاوخەمم بە چاوی پڕفربێسکەوە کاکاوە هاوڕێی تەمەنم بوو لە 4-5 کارە بێکەوە کارمان کردووە بەداخەوە کە ئێستا هەواڵەکەیم بیست ئەو پەڕی ماتەمینی خۆما ڕاستی بنەماڵەکەی و خێزانەکەی و هەموو هونەرمەندانی کوردستانەکەم کاکاوە ساڵەکانی هەشتا ناسیومە لەگەڵ کاک دلاوەرە کاری دەکرد ئەو کاتە لە هۆڵی سەلاحەدین بوو ئاشنایی بووم و یەکێک لە کارە جوانەکانی ژەوە بوو گۆڕین چایکای پێشکەش کرد کە من سەرسام بووم پێی و لە دووسێ ئینتاجە ڕێحانە و وەسێدنامە و یەک دوو ئینتاجی ترا بێکەوە بەرکەوتمان هەبووە وام بەیانەیە کە بیستم بەڕاستی من تووشی شۆک بووم بەداخەوە کە زوو بەجێ هێشتین کاکاوە هێشتا تەمەنی هونەری زۆری مابوو و دنیای خەونی تازە و جوانی لە ڕێگا بووە بۆ خەونەکان جێبەجێ بکە کە بەداخەوە ئەم کۆچەی ڕێگای نەدا کە خەوەکانی بەجێ بێنێت ئەم جارش بۆ خۆی و بنەماڵەکەی و بۆ هەموو ئەو کەسانی کە ناسیویانە هاوخەمم ماتەمینی خۆم ئاڕاستەکەم دوایین جار تۆ کەی بینیت ئەوترێ زاد لە مایەکە لە نەخۆشخانە من ماوەیەکی کەمە سەردانیم کردبوو بەڵام لە کاک فەریدونی برای و لە کاک مەریوانی مەریوانی براهیم هەواڵی بەردەوامە بەپرسیەم وت تەندروستی چۆنە ئەوان دیا و سپاس بۆ خوا باشە بەڵام ئەوەیە کە ئەم بەیانێت و شۆک بووم بەڕاستی پێم ناخۆشەکە ماڵاوای لێکردوین زۆر بەداخەوە مەراسیمی بەڕێوەچوونی پرسەکەی لەکوێ وەکو بهین دانرابوو سەیوانی دووە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەتتان زۆر سپاس بەڵێەوەی بینەر و بیسەرمتی عوسمان معروف هاوڕێی کۆچ کردو هەڵبەت کاوجوتیار لە تەمەنی 54 ساڵیدا کۆچی دوای کردەوە لە دوای خۆی دوو منداڵی بەجێهێشتەوەیەکێ بۆ لە کاراکتەرە سەرچەکانی چەند درامایەکی دیاری کوردی و دیارترینیان درامای گەردەلول بوو وەک هاوڕێکی باسی کرام ڕۆ لە کاژمێریەک لە مزگەوتی سەیوانی دوو لە سلێمانی پرسێ و نەمەندە بەڕێوەچی ئەگەرەمە کەشناسی هەرمی کوردستان ڕایگەاندووە لە ئەمڕۆ پلەکانی گەرماڕوو لە بەرزبوونەوە دەکەن و خێرایی باش زیاد دەکات. بەڕێوەبەرایەتی کەشناسی و بنەرزانی هەرمی کوردستان ڕایگەاند ئەمڕۆ ئاسمان بەگشتی ساماڵ دەبێت و لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما 1 بۆ 3 پلە خێرایی باش کەمێک زیاد دەکات و لەبارەی کەشی سبەینێشەوە ئاماژەیان بەوە داوە کە ئاسمان ساماڵ و پەڵە هەور دەبێت و خێرایی با کەمتر دەبێت لە ئەمڕۆ. بەڵام پلەکانی گەرما نزیکەی 2 پلەی دیکە بەرز دەبنەوە. لای خۆشیەوە ئارەجەبا شارزەی کەشناسی ڕایگەاند لە ئاسبینەوە بارستە هەوای سەردی باکوور کە چەند ڕۆژێکە کاریگەری لەسەر ناوچەکانمانە لاوازی دەبێت و پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە دەکەن. لە سەرەتی هەفتەی داهاتوو کەشێکی گەرم دەست پێ دەکات و پلەکانی گەرما بەراورد بە کاتی ئێستا زیاتر لە 10 پلا بەرز دەبێتەوە. دکتۆر عەبدولموتەلیب ڕەفعات بە سپۆڕی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئەو لە میانی بەشداریکردنی لا ڕووماڵی ناوەندی هەواڵدا ڕایگەاند و گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ناوچەکانی هەرمی کوردستان دروست کردەوە و لە دۆخێکی مەترسیداردایە بۆیە پێویستە پۆند و بەندایی زیاتر بۆ گلدانەوەی ئاو دروست بکرێت.